یەکەمینیان نظامی خەویان با تێک نەدەن سەعات 10 شەو بخەون دادەونی و پاشە وەسم بیسراحەت پاشوێکی باش بکەن ئەگەر حەزیان کرد نەخەونەوە تەبیعیە ئەگەر نەخەوتنەوە دەتوانن تا 11 نیوە ڕۆسعی بکەن 11 بۆ 1 و نیو سراحەتێ بکەن یایە تا 1 و دوایەوە دەستکەنەوە بەسعی ئەمە خاڵ یەکەم نظامی خەوە خاڵی دووهام ئیستیعانە بکەن بە مراجعەی زۆر یعنی اکتفا نەکە یەکجار بیخوێنێتەوە ئەگەر مەجالی هەبێت 2 جار ئەو دەرسە بخوێنێتەوە چکە دایما لە تکرارە یعنی چی هەیە لە تکرارە فێربوونی زیاتر هەیە بۆ چەسببوونیش هەیە شتەکە زیاتر چەسبە بێتوانێت بۆیە بەشێکی شتەکان لە دینە زۆر تکرارە بێتەوە چکە ئەم نەفسەیە مەعجوولە باسمان کرد ئەگەر تکراری نەکەیتەوە لە بیرێچێت باشە تۆ ماوەیەک ئاەتێک مەخوێنەوە لە بیر و چۆتەوە لەبەرەوە تکرارکردنەوە ضرورەکە خوێندکار دایمەن ئەگەیلەوە بێ خاڵی سێم و کۆتا شەوی پێشمتحان باش خەوێ بەیانەکەی هەوڵبا هیچ مەخوێنەرەوە ساعتێ پێشمتحان مثلەن تەنگەنە ناسەیەکی قوڵ هەڵمژێ مثلەن بە بڕوا وەرزشی خەفیف بکە اینجا ئاەتەل کورسی بخوێنەوە و مطمئینیش خۆی و بچێتە ناو امتحانەکەی ان شاء الله